سەرکەوتن لە بایکۆتی شانۆی هەڵبژاردنەکان سەرەتایەک بۆ سەرکەوتنی گەورەتر. شانۆیەک کە لە ژێر ناوی هەڵبژاردنەکان لەلایەن ڕژیمەوە ڕێکخرابوو، ڕۆژی هەینی کۆتایی پێهات. هەروەک پێشبینی دەکرا کۆماری ئیسلامی یەکێک لە بێڕەونەقترین شانۆکانی هەڵبژاردنی گشت تەمەنی 42 ساڵەی خۆی تەجروبە کرد. بەپێی راپۆرتە مەیدانیەکان و گەلێک گرتەوی دوێی بڵاوکراوە، دەوروبەری ناوەندەکانی دەنگدان لە شارە جۆراوجۆرەکان چۆڵ بووە. ئەگەرچی دەستگاکانی درۆنانەوەی کۆماری ئیسلامی هەوڵ دەدەن کە ئەم شکستە ئاشکرایە پەردەپۆشی بکەن، بەڵام پانتایی ئەم بایکۆتە ئەوەندە بەرین و بەرچاوە کە بە ئیدعای بێناوەڕۆک ناتوانن ئاوەژوو نیشانی بدەن. دەسەڵاتی سیاسی لە ئێران ئەگەرچی هێستاش ئیمکانی بەڕێوەبردنی واها شانۆگەلێکی هەیە، بەڵام نیگای خەڵک بە ئاڵوگۆڕ لەسەرەوە ئەساسەن گۆڕدراوە و ئەم جۆرە شانۆیانە هیچ کاراییەکی بێجگا لە بناو هەڵبژاردنی هاوشێوەی ئەوەی کە بۆ نمونە دەسەڵاتەکانی وەک بەشار ئەسەد لە سووریە ئەنجامی دەدەن نییە. جەماوەری خەڵکی ئێران لە مانگی بەفرامباری 96 بەرەو ئەملا لە ڕەتی مەشروعیەتی ڕژیمەوە بە بردنەژێر پرسیاری دەسەڵاتەکەی گەشتوون. خەزەڵوەری 98 دیمەنێکی دیکە لە پەلاماری جەماوەر بۆ سەر دەسەڵاتی ڕژیم بوو. لە ماوەی 2 ساڵی پاش ئەم ئاخێزە، ناڕەزایەتی جەماوەری کرێکاران و باقی تۆیژە ناڕازیەکانی کۆمەلگا هەرگز خاموش نەبوون. بەشداری نەکردنی زۆربەی خەڵک لە شانۆی هەڵبژاردنەکانی ڕۆژی هەینی پێویستە لە درێژەی ئەم ڕەوتەدا ببینین. ئەوەی کە ڕۆژی هەینی شایەدی بووین حرەکەتێکی بانتر لە بایکۆتی هەڵبژاردنەکان بوو و لە چوارچێوەی ڕەتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ڕێگەی کردەوەیەکی سیاسی هاو ئاهەنگ و هێمنانەدا دەگونجێ. سەرکەوتنی بەرەی خەڵک لە جەریانی ئەم حرەکەتە ناڕزایەتیە توانای ناڕزایەتیە جەماوەریەکان لە مانگەکانی داهاتوودا دەباتە سەرێ. بەڵام پرۆسەی شکڵگرتنی ئەم شانۆیە و ئەو شەڕەقسانەی کە لە ماوەی حوتوەکانی ڕابردوودا ئەنجامدران بەر لە هەموو شتێک نیشانیدا کە دەستگای دەسەڵاتدار لە ئێران هیچ بەرنامە و ڕێکارێکی دیاریکراوی بۆ ڕۆیشتنە دەرەوە لە بارودۆخی ئێستا و ئەو قەیرانە پشوبڕانەی کە لەگەڵیان بەرەوڕوە نییە. ئەوەی کە وەک تەنیا بەرنامەی کاری دەسەڵات لەم شانۆگەریەدا دەبیندرێ، هەوڵی ئەوان بۆ یەکدەستکردنەوەی دەسەڵات لەسەرەوە بوو. بەڵام ئەوان دواهاتەکانی ئەم بایکۆتە گەورەیان پێشبینی کردووە. ئەوان دەزانن کە حرەکەتە کۆمەڵایەتیەکان درەنگی یازوو پەڕووباڵ دەردەکەون و هەموو جارێ هەنگاوێک بەرەو پێش هەڵدەگرن. کێشە و مشتومڕی ناوخۆیی لە جەریانی ئامادەکاری ئەم شانۆیەدا کە ئەساسەن بە شوێن ئستراتیژی دەرباسکردنی نظامەوە بوون، ئیتر کارایی خۆی لەدەستداوە. وتاری سیاسی ئیتر تەواو بوو ماجرا لە شەقامەکانەوە سەری هەڵداوە و گۆڕانی نیگای خەڵک بە گشت دەسەڵات نیشان دەدا. بەڵام سەرەڕای هەمووی ئەوانە نابێت لە بیرمان بچێتەوە کە دەسڕاگەیشتنی باندەکانی ناوخۆی دەسەڵات بە دەرفەت و ئیمکاناتی ماڵی و ئابووری فراوان یا بە واتایەکی دیکە کەسب و کار لە سەردەمی گەماڕۆ قەیرانە توندە ئابووریەکان مەیلی پێک هەڵپڕژان لە ناویاندا هەروە دەیڵێتەوە. قەیران لە سیاسەتی دەرەوە پاش هەڵبژاردنەکان کە بە ئەنقەست خراب بووە پەراوێزەوە دیسان دێتەوە گۆڕێ. گومانێک لەوەدا نییە کە ڕژیمی ئیسلامی لە وتوێژەکانی پەیوەندیدار بە چارەنووسی بەرجامدا ناچار بە شکست یان هەمان نەرمشی قارەمانانە دەبێت. شکستێک کە هەر ئەمڕۆژ هەموو ئاسەوارەکانی لە ناوچەکەدا دیارە. بەڵام ئەم شکستە احتمالاً لە ماراتۆنێکی وتوێژدا شوێنی دەگیرێت. و دواخستنی هەتا ئێستای بە ئاکامگەیاندنی وتوێژەکان لەسەر داهاتووی بەرجام لە ڤیان لەلایەن بەرەی ئێرانیەوە هەوڵ بۆ نیشاندانی پاشەکشە لە بەرامبەر ڕۆژاوە لە ژێر ناوی سەرکەوتن بە خەڵکی ئێرانە. بەڵام وتوێژەکان بە ئاکام بگات یان نەگات لە بواری سیاسی و پەیوەندیەکانی دەرەوە لەو جێگەیەوە کە دەسەڵاتی ئیسلامی
بۆ مانەوەی خۆی بەردەوام پێویستی بە خوڵقاندنی قەیران بووە، چاوەڕوانی ئەوە دەکرێت کە قەیران لە سیاسەتی دەرەوە چ لەم شکڵەدا و چ لە شکڵەکانی دیکەدا هەروە درێژەی دەبێت. لە بواری ئابووریشەوە ئەگەرچی هەڵوەشانەوەی گەماڕۆکان لەوانەیە کرانەوەیەک لە ئابووری بە بنبەستگەیشتوودا پێکبێنێ، بەڵام لەو جێگەیەوە کە ڕژیم توانای چارەسەرکردنی قەیرانی قوڵی ئابووری نییە، کێشە و نەهامەتیەکانی ژیانی خەڵک، بێکاری، گرانی و هەژاری هەروە درێژەی دەبێت. بەدەر لەوانە قەیرانی ژینگە لەو جێگەیەوە کە دەسەڵاتی ئیسلامی هیچ بەرنامەیەکی بۆی نییە و یەکێک لە ئاسەوار و دواهاتەکانی بۆ نمونە لە مەسەلەی قەیرانی کەم ئاویدا خۆی نیشان دەدات تونتر دەبێتەوە. ڕوووەرگێڕانی بەرینی کۆمەڵایەتی کە لە شانۆی هەڵبژاردنەکانی ئەم دوایەنەدا بەڕوونی خۆی نیشاندا، ناڕەزایەتی لە پانتاییەکی بەرینتردا لێ دەکەوێتەوە. پرۆژەی یەکدەستکردنی دەسەڵات لەسەرەوە تەنیا ڕێکاری ڕژیم بەرامبەر بەوەها بارودۆخێکە. ئەم یەکدەستبوونە بە مانای ئەوەیە کە ڕژیمی ئیسلامی هەروەک زۆرێک لە دیکتاتۆریەکانی لە حاڵی مەرگ بۆ تەنیا ئامرازی دەستی واتە سەرکۆت زیاتر پەنا دەبات. کەوابوو لە بەرەی خەڵکدا پێویستە سیاسەت و ڕێکارگەلێک بخرێتە دەستوری کارەوە کە ڕژیم نەتوانێ سیاسەتی سەرکوتی بێسنوور بەڕێوە بەرێت. بێگومان خەباتی خەڵک دژ بە ڕژیم پانتاییەکی بەرینتر بەخۆی دەگرێت و ناڕزایەتیەکان زیاتر پەرەدەستێنن. بەرەی نوێ لە خەباتی سیاسی و چینایەتیدا دەکرێتەوە. لە جەرگەی پەرەسەندنی ئەم ناڕزایەتیانەدایە کە هەنگاو بە هەنگاو ئاڵتەرناتیڤی شۆڕژگێڕانە شکڵ دەگرێت. ئەم ڕەوتە قابلی پێشبینیە لە هەمان حاڵدا ئەرکی هێزە چەپ و ڕادیکاڵەکانیش دیاری دەکات.